سوية مجدار سوية تشرين الثاني يعني ما يازده سوية مجداري يعني هذه البيشمركة مداخلة كرن بسلاح جران وبهن آليكاريين لوجستي يعني ده انجام دا مجهود پشتی 134 روزا ده 27 کانون ده 27 چله ده 2015 کوبانه بگشتی هات رزگار کرن يعني جوشکی پر مازم بو پیروزباهیه کی راستی جیش بوی کردستان جیش بوی مروواهیه گلکی مازم بو و 27 چله 2015 کوبانه به تمامی رزگار بود. نه يعني راستی جی ام دکارن بیجن کو گر اف بر خدانیات کوبانه دانه هات باکرن. یعنی جی گر اف دستکداینا جالی گلن جیهانه گلن رجلات ناوین گلن آزادی خواز ین چپگر ین کو لبرانبری فاشیزمه لبرانبری هیزن تندرو لبرانبری يعني سيستما ياكو ديمقراطي قبول ناكي چه هزكي آزادي خواز هبا چه كسكي آزادي خواز هبا دكوبان دا بشدار بو بهر آواي معنوي آواي لوجستي آواي مادي آواي و بجان خوا درباسي بويا و شهيد كتيا گر اف برخداني چه نبو با و گر داعش كوبان استاندبا وروشا ما يعني ام بفكرن وروشا ما چبا وروشا ما آلية كردستاني دا تيك بچوا جبركو برخدانية لكوباني هاتية مشاندن سركفتنا لكوباني هاتية چيكرن سركفتن نكو شركي خواجهي بو نكو شركي محلي بو نكو شركي روجافا ياجي پارچه روجافا لهمبر هيزن ياجي دجمنكي نورمال بو شركي رهندي خوي هم كردستاني هبو هم جي رهندي خوي مروفاهي هبو جبالكو ام بزانن كو بيلانا داعش كو جندوان حلبي بقري حيا مصري ذاتا قرتبو جي داعش بقشتي بجيبو بو الموصل يجيبو قشتبو قصدك اللي هولير ايدي خلق كوش ذكر يعني درد كتن جي خوا گشتبو آسته که باشور کردستان به تمامی دبن خطریه که پر مزن دابو لهم بر هیزا داعشه جبوی ویجی سرکفتنا لکوبانه هاتیه چه کرن دی سری ده نه تنه سرکفتنا روژاوایه سرکفتنا باشور کردستان یجی سرکفتنا هر چار پارچه کردستان بگشتیه سرکفتنا هیزا آزادی خواز لبرانبری نرخین مروواهیه يعني ببي أوي أمدن رخينن جبالكو جر أو سركفتنا تشينا بابا وداعش تمامي خطة بدولة تركيا بستاندبا ودولة إسلامي لعراق وشامي بها تراغاندن جبالكو الور يعني بشتوي ذاتا رقا قرتبو وسيستما خول رقا أفاكربو ما قلت يعني كتنا قال كوباني بكتا انجي تيك بشا و تيكچونا كردستاني بگشتي با و تيكچونا هوليري با و تيكچونا سليماني با و تيكچونا آمده با و سنه با و هر چار پارچه كردستاني با يعني فينانسيا كو دولة ترك جداعي شراكرية بحمو بلغة إثبات شاهد و اعتراف خلقي وين اندام داعش بخوا هاتيه چكرن كو دولتا ترك دست بكده هم فينانسه هم پرورده هم آماده کاری و آواکرنا داعش چكربو و افتش جي دليل كي خوي مزن هيا جبركو پشتي کوبانه هات رزگار کرن پشتي سرکفتن هات اعلان کرن بچند ماها 4-5 ماها دمها ششه دا 26 ماها جاركي دن داعش جالية تركيا وهات شاندن و جينوسايدكي مزن لسر خلقي كوباني يكو وغريان هندوار خوا چكرن يعني او جارك دن ام جيان وان شهيدانا
شهيدين سبيل قربانيين كود جينوسايدا مزن يا لبرانبري داعش يا كوباني ام ببيرتينن سلاح بو جياني وانجي دشينن او جينوسايدا كوهاتيه تشكران راستيجي ديرو كامرواهيه دا د سردما 21 دا تو ميناكن وي نينن تقاسي ريخستنن راديكال هنا القاعده بقرا قالك ريخستنن تندرو هنا لبلد تشتكو داعش بالسرين قالي كوبان الدوي جينوسايدا مها حزيران دا تشيكريا يكو قتل كرنا ب سرجي كرن جن خورت كاتش زاروك جيشتن كيجان مالي حمو شرجي كرن يعني بأوايكي هنك قالي مي مثلا يكون بارشيت مثلا الهرم قامشلو جعفريني هنك مامستين زمان كردي هنك چالاقان هنك خلق سویلی کد مال خود دارون نشتبون حمو بون قربانی بون شهیدن و جنوسایدا که هاتیه چکرن اف جنوساید چما هات چکرن جبر کو دولتا ترک حزم نکر دولتا ترک قبول نکر کو سرکفتنکی وسا لبرانبری ویزا داعش لکوبان دواره چکرن جبر کو ام دزانن کو لدوان خدانیا کوبانه لیدوانه کی وسا پر زلال بکو او دخوازه کوبانه بکوه تسلیم بگیریم دکوت واکت و ایرو بکوه و سبا بکوه و کوبانه کت دست داعش جبر کوی پیلان کریه جبر کو دولتا ترکیزانه و آق پارتیه بخود پیلان کریه که داعش هم فینانسه وهم جيب أواي شر بسيكولوجية سرقلي كرد بقشتي دمشيني وببي أواي داخلاني دده تشتكو هاتيه تشكرن د مجزرة دا ياجي د جينوسايد دا دهات خويا كرن كو ترك في مجزرة أنج في كومبوجيا بيلان كريا جبر كو داعش آلية تركان بالرحتي درباسي كوباني بو بهجماري كمازن جلين یا پگل فاکربون و سخو کاموفلاژ کربون جلین یا پگل فاکربون و در باسی هندر باجر ببون و هر کس بوی آوایی که هوانه دکشتن ام بیجن نها شر لسر کوبان قدیایا ام نکار باسا بیجن جبر کو مترسین لسر کوبانه مترسین د شخص کوبانه دا مترسین لسر روجاوای کردستانی مترسین لسر باشور کردستانی حتی نهاجی حتی دقا می ایرو ایکو ام نها دوین دوی داخلن مترسین زور مزن لسر ما گلی کرد هیا دولت ترک بالتمامی ناهلی کرد کی آزاد دو دنیای دا بجی ناهلی کو کرد کی بیجی از مروفم از کردم از آخا خود پارزم و از آزادی دخوازم آزاد بجیم تجاری دولت ترک وی قبول ناکه دولت ترک بخوجی یعنی گوتنه که دبیجه کرد هری باش کرد مریه کرد تنه یعنی و جام مرن يعني بالذهنيات دولتها ترك مرن جورين مرن هنا مرنا فيزيكي جي هيا مرنا ذهني جي هيا مرنا الذهني ذاتا دمتش كردواري خوا درجة برده تو ایدیج آزادیا خاکا خواج آزادیا مافی خواج دوزا خواج درجة برده ذاتا تو يعني مروف دمره دو آوای ذهني عقليتي خود دمره و بوي آوای احتمال قال كرد وصل بآوای كمري ورا قبول كرن دولة الترك بفي آوای حتى نها جبوي كو داعش تيك هات برن يعني تيك شو و سروردانه كي قشتي لسر هات شكرن و كواليسيونا نافنتاوي جبوي كو جارك دن ذهنية داعش زندي بكي وجارك دن بهلكو عيني بيلانا داعش بالريفا وربرن دستكا
تشتكوا بناوي جيش الوطني تشيدكي جبركو نها ارتشا ام دبيجن ارتشا الاجتماعية السوري وصناف لخوكرنا لبلي تو علاقة خو نب ارتشي هيا نب الاجتماعي هيا ونب السوري هيا جبركو يعني كريار نوي يه ارتشا الاجتماعي السوري يعني جيش الوطن السوري ياغو غريداي كواليسيونا اوبوزيسيوني معارضة السوري كريار نوي لعفريني للسركانية للجري سي بي وللدفارين دن ين سوريا ين مثلا جرابلس بابا ادلبه ينكو هاتنا داغر كرن بالناف جيش الوطني اما اللي بالي بقشتي ترك عندك ترك بريفا دبي وللسر اساسي مشاندنا سياسات جوهرتنا ديموغرافيك و ترساندنا قال هرمي ودرخصنا قال هرمي بقشتي يعني دخازن عفرين كرد ديدا نمين دخازن سركانية إيدي أو رنجين بونا سركانية كو كرد عرب سوريان أرمان حمول قال هف جيان ذكرن أو رنجين بونا سركانية نمينة جريس بيب بقراني عربن لبالي عربن كو دخازن سيستمكي آزاد آوا بكن وانجي قبول ناكن بالتمامي كسي كو سيستما ريبابريا خسر يا سيستما لا مركزية سوريا قبول كريا انجي دستكر دي تجاري قبول ناكن ولسر اساسي جوهرتنا ديموغرافيك كشتن رواندن تجاوز لسر جنا لسر زاروكا يعني فدية خواستن و برا راكرن موسم زيتونا بقشتي عفريني دزين طالان كرن مالي خلقي لسر بي اساسي كار دكن افچه ارتشا افچه اجتماعية افچه سوريا چتاين كو غريداي يعني چتاين سوريا كو غريداي دولة تركن يكو غريداي فاشيزم دولة تركن و سياسة داعش لهرمي دا دمشينن و روجانا دليل نوي يكو بنفسكي هنا جبوي ويجي يعني تي خواستن كو تشتكو لسر مليمات تي خواستن چيه كو ام اعترافنا في دولتية كو برخدانية كوباني هاتية چيكرن ما قلت نتهني دولة اعتراف كرن يعني بشتباني كرن قلان جي بشتباني كرن قلان بالتمامي الجيهاني ده راستيجي مثلا اف بوسترين كونها خياد كن لسرفي تابلوية آلية كي دنياي هاتيان آلية قلكي دنیای هم بیشن، اسپانیای هم بیشن، یکیتیا اروپای هم بیشن. دولتن کو ایشا کردان دیتنا و دولتن کو دخوازن سیستمی که آزاد دهندر ببورین نه دولت. گلن کو دخوازن سیستم آزاد دهندر رجلات ناوین تا پیکوره د شخص ریبریا خسر د شخص روجاوادا او گلن کو دخوازن راستیجی آزادی پیکوره او گلانا حمو ده کوبانی دا اعتراف کی ناو دولتی چیکرن و انجام دا وارد کوبانی دی آنجی گلوبال کوبانی دی هات راگاندن کو یکی نوامبر گلان پشتوانی کر هنک دولتا پشتوانی کر ام وقت گل کرد دوی ام چه بکن دوی ام چاوا نیزیک ببن کو ام وی پشتوانیه بخن خزمتا گل خواه بخن خزمتا و برجواندیا کو ام وی سیستم آزاد ریوبریا خسر بلند بکن برز بکن دعمه بکن فرا بکن هگر تنگه شاشتین وی هبن ام سر راست بکن بهوران و ریوبریا خسر جاره کردن با آوائه که هین برفرهتر هین بلندتر هین باشتر ام بریوب بن و دستکوانیه بدن تشتا کجمت خواستن لبرانبری برخدانیه که هاتیه کرن ام جاره کردن بنیرینه کی نتهوی بفکرن بنیرینه کی کو بی ام برجواندین خوی تنگ برجواندین خوی پارتیتی مالباتی عشیرتی ام بگرن دست بی کو ام وان برجواندیا بگرن دست برجواندیا گل کرد هر چهار پارچه کردستانه و به تایبت جی لروجاوا و لباشور کردستانه او برجواندی بپارزن و برحه 1 نوامبر برحه
برخدانی کوبانه جاره کردن هستی نتوی نشتمانی زندی بکن و به هفره بخبتن تشتا کو نها ام جیان دکن یا دما نها دم جیان دکن چیه؟ مترسیه کی مزن لسر گل کرد هیا مترسیه کی کو ناکوکی می فکری ناکوکی می ذهنی ببن ناکوکی یعنی ام دبیجن خودینا کی ببن ناکوکی لشکری جبر کو تشتا کو نها لقادم پاراستنا مدیا دبی تشتا کو هنك حركات لشكري كو دبن لدوانن كوتين داين حملين كوتين شكرن لسر جالي كور سر جالي رجع سر اشتي يعني اب صازي ودسجاهن كوت بخابتن حملين تشتكي هنك شرم كده هيا جبركو تي خواستن كو ام وقت جالي كرد وقت بارتين كردي وقت بزودنوين كل سر آزادية قلت خوا دخبتن تي خواستن كو ام بانا پر هشيار بن ريفبرن ما هشيار بن ليدرن ما جي هشيار بن كو جارة كدن شر هم نافخاي چه نبه هم شر براكوجي چه نبه جبر كو رحي كوبان جمد خواستن كو ام جارة كدن بالرحين الاجتماعي حركات بكن وام رحين الاجتماعية كردستاني ام درباسي جهاني بقشتي بكن هذه الانترناسيونال زور دستكوانية مدكي زور پشتوانية مدكي ربالي امام چقاس پشتوانية خودكن اوا بيويستا ام دانا بمرحلة كي زور ديروكي دانا جمت خواستنا مهشيار بن وجارة كتن برحي كوباني كاف بكرن و برخدانی خواه بردوام بکن مدخواست ام بی بیجن چقاس مکیم گوتبه آنجی آگاهی آنجی دهن تحلیلات مکیم گوتبه اما دخوازن میوان مجی نیرنا خواه بدن گر گوتنک هبه گر پرسک هبه گر يعني لدوانك هبه جهوالي كو حاضر ام كيف خواشن كو همو هوالي مجي بشتاربن و باخفن سپاس سپاس بو نوشان خان نوێنەرایەتی ڕێبەری خۆسەر لە باشووری کوردستان من داوا لەو میوانە بەڕێزانەکەم کە لێرە نوتەکانی پێشکەشی یەکەن پرۆتۆکۆلی بێت کورت و مختصر بێت لە ڕاستیە بەڕێز دکتۆر شێرکۆ پەرلەمانتاری پێشووی کوردستان و لەسەر نوێنەرایەتی کەنەکە لە باشووری کوردستان وتەیەکی کورتی هەیە با بفەرمێ ئامادەبوانی بەڕێز ئەم کاتتان باش مەنای کۆمیتەی باشووری کەنەکە بەخاتنتان دەکەین بەخێر بە سەرچاومان و پیرۆزبایی ئەم ڕۆژاکەین کە ڕۆژی سەرکەوتنە سەرکەوتنی هێزی نەتەوەی کورد هەڵبەتە هەم گەریلا هەم پێشمەرگەکە لەو کاتا بەشدار بوون لە شەڕی کۆبانێ کە بۆ یەکەمین جار و لەو سەروەختا کە داعش وەکو هێزێکی تیۆرستی تاریکبین تونڕە و لە پشتیوانی هەم فاشیزمی تورکیا هەم زۆر لایەنی تریش پەلاماری ئەم مەنتیقەیەدا بە تایبەتی کوردستان کە لە ڕاستیە ئەو شەڕانەی کە لەو کاتاکرا توانین بڵێن یەکێک بوو لەو شەڕانەی کە بۆ جیهانیشی هەم شتێکی نوێ بوو هەم سەلمێنرا کە هێز و ئیرادە ئەتوانێت بەر بە تاریکبینی و تونڕەوی و ئەو شەک و ئەسلحەیەش بگرێت کە بەدەستی تیرۆریستانەوە بوو. هەڵبەتە ئەوەی جێگەی داخە لە ڕاستیە ئەگەر ئەو کاتە لەسەر وەختی کۆبانەیە یەکبوونێک هەبوو لە بینی هێزەکانە لە بینی لایەنە سیاسیەکانە و کۆدەنجیەک هەبوو لەسەرەوەی کە بەیەکەوە ڕوبەڕووی ئەو مەترسیە گەورە بیتەوە ئێستا ئەوە نابینرێت هەرچەندە مەترسیەکان بەردەوامن و وە خراپتریشە ئێستا هەمووتان نەزانن زەنگی شەڕێکی ترەوە
يعني لدرجايا لمنطقي بادينان لنيوان اگر زور بدياري كراوي رنگا تشخيصي كين بارتي ديمقراطي كردستان و بارتي كريغاراني كردستان و رنگا بيانوير جورك ل بابلين مورچشی حکومیش با شرکت بخشن که امان زور خطره شده مؤسساتی فرمی بکارین رید با بابلین روایتی دان لیره ولا راسیه ارچی اولانانه که دژی ام جوره ل پیلانچیری و دژی ام جوره ل شری نیوان پارچکان نیوان احزابکانی کردن ارچیان لراسیه لخطابی میدیایی سندروا وبجدي يعني أبيت مؤسسات فرمي وأحزابي بجدار لحكمراني لهريمي كردستانا هاويستيشان هبيت كحد يقبو أم جوريلا بيلان دابن ديت ك مترسيكي يستاكا همومان بروني يستي فيكين ونكر أوش لراسية دولتي تركيا يستهم لسر روش آواج بجوريشي تر جا لمسألة عفرين وجا لمسألة أو شوناني كلمنطقة كدسفي دياري داجيري كردوا بجورك لجورك كان يسمى تفسير لسر كوبانيش هيا كختشي طوال نزيك ل باكوري كردستان أو كأردوغان خوي فيها سنوني دولتي تركيا بويا أرشي همو معنا همو إنساني شي آزادي خواست كرد بروار خمخور بقضي نتوكمان وبا أمدو أزمونيك للروج آوا وباشوري كردستان هيا فشار دروسكين شبه شوي لدوان بي شبه شوي برنامج تلفزيوني بي شبه شوي فشار خصنا سر أحزابي كردستان بي شبه شوي فشار دروسكردن بي لسر مؤسسات فرمي لهريمي كردستانا كأو سمعة وناوبانجي كالرابردوا دروس بو لري أو يشيتي ويكا لكوبانيا ولا شونكاين تر هلا جلولا وتاقات كوبانيا توين بلين خوي برجستكر أما يستا لراسيا لبار نشي بهوي لانيكوا بهوي دولتي شي داجي كريوا بهوي جورك لبلانا وكالسر هريمي كردستان هي واتا أم هلوستاني أحزاب لباشوري كردستان مؤسسات فرمي لهريمي كردستان لراسيا أبيت لقسو لبياننامي تلفزيون ميدياي درشيه ببي بهلوستيك ك سنوريشي يقلا كروا بو همو او مترسيان دابني كيسا خوي لا اگري هلستاني شرع بينتوا لباشوري كردستان بويا كان كلا روجي شميرة بردوش كا جبيني گشتي سالاني خوي ساسكر بأكثريتي دنگ تواملن بتواوي دنگ لبجارواني او كوبونويا قصة لسر وكرا وبريار دراك وكو كانكا هيئتك دروس كريت كلاستي كونسي بري وبريا بخيراي تداخلك ولا بيني او يزاني كيستاكل لبريكوتنان وبيتا باشوري كردستان ورولي نتوي خوي ببيني لو بوارك اما كاريكا بيوستي بوهي بزوترين كارت انجام مدري رقم بدنا نقر وكووي ما صاوجينش باسی کرد که من لپولی پیشو پارلمانی کردستان اندامی پارلمان بوم و چندین جار سردانی روجاوامان کردووە چ بە شێوەی تار چ بە شێوەی گروپ لە هەموو فراکسیۆنەکانی بەشدار لە پەرلەمانی کوردستان زۆر بە خێرایی ئەگەر قسەیەکیش لەسەرەوە بکەم کە ئێمە بۆ هەم بۆ عەفرین هەم بۆ کۆبانێ هەم بۆ ئەو مەنتیقانەی تر بۆ قالیشلۆ داگیری کردووە ئێمە لە کاتی خۆیە توانیمان لە ڕاستیە بە هاوکاری هەموو فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان دوو بڕیاری زۆر گرنگ دەرکەین. هیچێک لەوانە مەسەلەی بڕیاری ژمارە 24 کە بە فەرمی ناساندنی کانتۆنەکان و دەسەڵاتی خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستانە لە باشووری کوردستان کە لە ڕاستیدا ئەو هێزەی کە ئێستاکە لە دهۆک و هەولێر حکومڕانە تا ئێستاکە ڕێگەی نەداوە نوێنەراتی کانتۆنەکان بکرێتەوە، بەڵام لە سلێمانی نوێنەراتی کانتۆنەکان کراوەتەوە مەکەمە کارێکی زۆر باشە. بۆیە ئەرچی لە ڕاستیدا هەم پەرلەمانی کوردستانە لە ئێستادا بەدواداچوون بۆ بڕیارەکانی خۆی بکە و فشار بخاتە سەر دەسەڵاتی جێبەجێکردن کە پێویستە ناوەڕۆژی ئەو بڕیارە جێبەجێ کرێ ئەم بەکردنەوەی نوێنەراتی
کانتۆنەکان و دەسەڵاتی خۆبەڕێوەبەری لە هەولێر و هەمیش بە خاڵی دووەمی بڕیارەکە جێبەجێ بکرێت کە هاوکاری و پشتیوانی تەواوی ڕۆژئاوای کوردستانە لە هەموو ڕوویەکەوە کە ئەمە لە ڕاستیە ئەیسەلمێنێت کە ئەم یەکێتیە لە بینی بەشەکانی کوردستانە بەردەوامە. نقطەیەکی تر کە ئەو کاتە دیسان بڕیاری ژمارە 28 و کە بۆ ناردنی هێزی پێشمەرگەی کوردستان کە بە شێوەیەکی زۆر قارەمانانە و بە شێوەیە کە بەشدار بوون لەو داستانەی کۆبانیا کە ئەوەش شتێک بوو کە توانم بڵێم بە شێوەی فەرمی و مؤسساتی خاڵێکی وەرچەرخان بوو کە هێز بە ڕەسمی بڕوا بۆ بەشێکی تری کوردستان و بتوانێت ئەو یەکبوونە نەتەوەیە لەسەر ئەرزی باقی شەسپێنرێت. لە ڕاستیدا ئەوەی کە تورکیا ئەیەوێت و ئەم هەواڵەمەش باسییان کرد کە من خۆم بە چای خۆم بینیومە مەترسیە لەسەر هەموو وجودی نەتەوەیی و لەسەر گۆڕینی تەواوی دیموگرافیای بە تایبەتی ڕۆژئاوای کوردستان کە من خۆم لە عەفرین و لە شوێنەکانی تریش بینیومەوە دۆستەکانیشمان کاتی خۆی یانەوتە پەرلەمانی ئەوروپا و ناوەندە بڕیارەکانی تری جیهان بۆیە زۆر گرنگە لایەنەکانی ڕۆژئاوای کوردستانیش لە ڕاستیە چۆن نەتوانن خۆیان هەم لە ڕووی ناوخۆییەوە هەم لە ڕووی دیپلۆماسیەوە کار لەسەرەوە بکەن. من زۆر کاتان ناگرم جارێکی تر بەخێر بێن سەرکەوتوو بن و پیرۆزبایی ئەم ڕۆژاکەین بە هیوای ئەوەی کە هەمومان بتوانین لە ڕێی خۆمانەوە ئەگەر بە قسەیەکیش بێ بەشدار بین لە خۆشەڵکردنەوەی پلانی داگیرکاری دەوڵەتی فاشیزمی تووشا کە لەسەر هەم ڕۆژئاوا هەم باشووری کوردستان کاری دەکات و بەردەوامی هەیە. سوپاس بۆ هەمووتان. بەڕێزان وەکو عەرزم کردن هیوادارم کەوتەکان پرۆتۆکۆلی و کورت بن و بەڕێزانی کە دێنە ئێرە قسەکەن ئەوە بن کە قسەکانی خۆیان چ بۆ پڕ پێشکەشی ئەوەی بەڕێز بکەن. بەڕێز دڵشاد باویانی نوێنەری کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان با فەرمێ وتەکەی خۆیمان پێشکەشکا فەرموو. ئێوارەتان باشە باڵن لە ناوی کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانی کوردستان و برای بەڕێزم سەرۆکی کۆمەڵە کاکچەمی ڕۆدانی سڵاو لە قوربانیان و تێکۆشەران و خەباتجێڕانی ڕۆژئاوا سەری ڕێز و نەوازشدا دەنوێنی بۆ ڕوحی پاکی شەهیدانی کۆبانێ و ڕۆژئاوا و شەهیدانی گەلی کوردستان ئازادی کوردستان. بەڕێزان ڕۆژێک کۆبانێ لە لێواری کەوتن بوو بەڵام کە کورد یەکڕەنگ و یەکدەنگ بوو کۆبانێ ڕزگاری بوو. پیرۆزبایی ئەو ڕۆژە لە تەواوی گەلی کوردستان دەکەم. ئەم ڕۆژە ڕۆژێکی زۆر مێژووی بوو ڕۆژێکی زۆر دەگمەن بوو لە مێژووی گەلی کورد بەڵام بەداخەوە کە ئێمە بەڕاستی بەرژەوەندی تەچی حیزبایەتی و بەرژەوەندی خێل و خێزان نەیهێشتووە گەلی کورد چکات و ڕۆژێک بە ئامانجی خۆی بگات. سەری ڕێز و نەوازشدا دەنوێنم دووبارە بۆ هەموو شەهیدانی گەلی کوردستان بۆ هەموو شەهیدانی ڕێگای ئازادی و سەرفیرازی بژی کوردستان زۆر سپاس. بەڕێزان بەڕێز مامۆستا حەمید پێنجۆنی سیاسەتمەدار و چالاکی دیاری گەلی کورد لێرەیە داوای لە یەکەم کە بێت ئێرە وتەیەکی کورتمان پێشکەشکا بەم بۆنەوە بە فەرموو. ئێوارەتان باش هەموو بەخێر بێن.
لەسەر دوو خاڵ قساکەم. یەکەم دەلالات و معنای کۆبانی چی بوو لە مێژووی مرۆڤایەتی. دەلالات و معنای کۆبانی هەر شەڕی دەستەیەک نەبوو، دەستەیەکی فیداکار و ئازادی خواز بەرامبەر بە دەستەیەکی شەڕخواز و تیرۆر و ڕەشی ئەم سەرزەمینە. ئەو دەلالاتانەی کە کۆبانی بەخشی بە مێژووی مرۆڤایەتی، بە مێژووی شۆڕشی مرۆڤایەتی یان بە مێژووی گۆڕانکاری لە زەهن و عەقڵیەتی مرۆڤایەتیە. یەکەم ئێمەی بردووە بۆ شۆڕشەکانی حەربی ئەهلی ئیسپانیا و شۆڕشی ئۆکتۆبەر و شۆڕشی ڤیەتنام، بەو شۆڕشانەی کە هەموو ئازادیخوازی جیهان بەشداریان تیا کرد، یان بە گیان بەخرکردن، یان بە فکر، یان بە هەر شێوەیەکی. دەلالەتێکی تری کۆبانی ئەوە بوو کە ئیسپاتی کرد بۆ هەموو جیهان، بۆ هەموو عالەم، کە ژن لە تاریخی مرۆڤایەتیە ئەگەر بێت و ڕێک بخرێ و باوەڕ بە خۆبوونی تیا بخڵقێنرێ، ئەتوانێت گۆڕانکاری گەورە بکە وەکو لە شەڕی کۆبانیا کردە. مەسەلەی ژن و سەرکردایەتی شۆڕش و فیداکاری، مەسەلەی ژنی کۆبانی و ئەو فیداکاری کە کردیان چووە مێژووی مرۆڤایەتیەوە و لە هەموو جیهان باسی ئەکرێ و هەرچەند لە کۆمەلگایەکی دواکەوتوو بێ، هەرچەند لە کۆمەلگایەکی ژیانی کۆمەڵایەتی لە مەرحەلە و قۆناغێکی زۆر ناهەموار و خراپە بێ، یان ژن لە کۆمەلگایەکی ئاینی و خێڵەکی و جوتیاریا بێ، بەڵام ئەگەر توانی لە ناخیا دروستی بکەی کە تۆ کائینی هەرە ئەساسی لە کۆمەڵ و لە ناو جواکی ئینسانیا ئەتوانی گۆڕانکاری بکەیت. ئەمەش دەلالەتێکی تر بوو کە شۆڕشی بەرخۆدانی کۆبانی لە مێژووی مرۆڤایەتیە دروستی کرد. دەلالەتێکی تری یا معنایەکی تری سەرکەوتنی کۆبانی ئەوە بوو کە خێر سەرکەوت بەسەر شەڕ. داعش هەر حەرەکەیەک نەبوو دژی کورد یا دژی کۆمەلگایەکی معەیەن یا دروستکردنی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام، بەڵکو داعش حەرەکەیەکی دروستکراوی مخابەراتی CIA و مۆساد و میتی تورکی و کە لەم دوایە دەرکەوت سەدان ملیارد لە پارەی سعودیە خەرج کرا بۆ دروستکردنی داعش و پێگەیاندنی داعش. ئەمەش دەلالاتێکی تر بوو کە لە ڕێگەی سەرکەوتنی کۆبانیەوە ئەمانە هەموو ئاشکرا بوو بۆ جێ. بە نیسبەتی میلەتی کوردەوە وەکو هەواڵیش باسی کرد، ڕاستە ئەگەر کۆبانی بکەوتایە مەسەلەی کورد نەک شارێک ئەکەوێتە دەستی گروپێکی ئیسلامی تێرۆریست، بەڵکو مەسەلەی کورد و دۆزی کورد وەکو قەزەیەکی معەیەن لە شەرقی ئەوسەتا باوی نامە ئەبوو بەشتێکی تر. ئەمانە هەمووی ئەو دەلالاتە معنەویە مێژوویانە بوون کە لە ئەنجامی سەرکەوتنی کۆبانی دەست کورد و مرۆڤایەتی و ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کرد. خاڵێکی تر کە ئەمێ باسی بکەم مەسەلەی ئەو یارمەتیە دووەلیانەی کە بە تەیارە خرانە خوارەوە بۆ کۆبانی. من شخصی خۆم ئاگام لێ لە سەرەتاکانی شەڕی کۆبانی هەفتەی یەکەم و لەو وەختە ژوورێکی عەمەلیاتی هاوپەیمانان هەبوو
کە بە ناوی غرفة عملیات ئەمریکی عێراقی کوردی دروستکرا بوو و ئەوە متابعەی شەڕی داعشیانە کرد بزانین لەکوێ سەرەکەوێت لەکوێ ژێرەکەوێت. ئەوانە ویستیان پەیوەندی لەگەڵ کۆبانی بکەن لەگەڵ شەڕوانەکان و ویستیان پەیوەندی لەگەڵ قەندیل بکەن لەگەڵ هەواڵان و ویستیان پەیوەندی لەگەڵ پەیەدە بکەن لەگەڵ ساڵح حوسێن. ئێمە توانیمان ئەو پەیوەندیانە ڕێک بخەین بە چەند ڕۆژێک. خاڵی گرنگ ئێمە سەر ئەو زەخیرە مادە شەڕ زەخیرەی بە تەیارە هاتە خوارەوە. برادرانی ناو شەڕ لە کۆبانی مەزێکیان بۆ من ناردوە ئێستاش لە مۆبایلەکەمان ماوە ئەڵێ ئێمە لە چەند کیلۆمەترێکی بەرەبەع ئەژین و عەدەدێکی کەممان ماوە و بڕیارمان داوە تا ئاخر فیشەک مەقاومەت بکەین فیشەکی ئەخێر خۆمانی پێ لە دنیا دەرکەین بۆ ئەوەی نەکەوێنێتە دژمن. من توانیم ئەمە تەرجمە بکەم بمە ژووری عەمەلی. لەوێ فکرەی ئەوە دروست بوو کە ئەبێ یارمەتی عەسکەری زەخیرەی شەڕ چکە تۆ مهما کانە پاڵەوان بی و قارەمان بی کە سلاح نەما کە فیشەکرد نەما کە نان نەما بی خۆی کە ئاو نەبوو ئیتر چییە پێکاتن کە زەخیرەی شەڕ کۆ بکرێتەوە. ئەو زەخیرە شەڕانەی کە بە تەیارەکان خرانە خوارەوە 18 تەن بۆ تاریخەواڵێم ئێوەی خەڵکی کۆبانی و ڕۆژاوا لێرە 8 تەنیان هی یەکێتی نیشتمانی. ئەو وەختە یادی بەخێر جەنابی مام جەلال لێرە بوو بەڵام قسەی ئەکرد تێگەیشت چوینە خزمەتی شتەکەمان تێگەیشت بە برادرانی خۆی چیمان هەیە چیان هەیە بێت. 8 تەنی زەخیرەی شەڕ یەکێتی 4 تەنی هی پارتی دیموکراتی کوردستان بوو باقیەکەیشی حلەفا هاوپەیمانان کە لەو ژووری هەبوو. لەوێ ناکۆکیە دروست بوو. تورکیا زانی بە مامەڵە تەدەخولی کرد زەختی کرد لەسەر باشوور سەر پارتی سەر یەکێتی سەر حکوومەتی هەرێم کە نابێشتی واکرد. زەختی کرد لەسەر ژووری عەمەلیات ئەو ژووری کە باسوور کرد بۆ تاریخ لەوێ فەڕەنسیەکان چکە و ژوورە چکە قواتی چ دەوڵەتی لێرە بوو لەو ژوورە نوێنەری عەسکەریان مناقەشە دروست بوو لە بینی هاوپەیمانانە. فەڕەنسیەکان ئیسرائیلیان کرد وتیان لە ماوەی 3 ڕۆژ چونکە من بروسکەکەی ئەو مەسجەی کە بۆم هاتبوو پێم دا فەڕەنسیەکان وتیان ئەگەر هەموو ئەمریکا و هاوپەیمانان و کوردیش دژ بێ ئێمە ئەم زەخیرە حەربیە ئەخەینە خوارەوە بە تەیارە بۆ ئەوەی کۆبانی نەکەوێ و کوشنگاڵی لێ. ئەوە واجبێکی ئینسانی. ئەو فەڕەنسەی کە ئیسا هەموو ئیسلامیەکان دەچن بکوژێن. فعلا ئیتر مەجبوور بوون ناچار بوون کە ئەو شتەی کۆکرا بۆ بە تەیارە خرایە خوارەوە. ئەگەر ئەوانەی بینی بێتان لە وەختی ئەو خستنە خوارەوەیە چکە من لە سکای نیوز و ئەوە بە تەلەڤیزیۆنە ئەنگلیزی پەڕەشۆدێکیان لەوانەیە خرایە خوارەوە کەوتە ناوچەی داعش. زۆر خەفەتم خوارد زۆر ناڕەحەت پەیوەندیم کرد بۆ برادەرێک کە سەرکردەیەکی گەورەیەکێتی بوو ئەویش بەندەی کرد لەگەڵ ژووری عەمەلیاتی ئەوە چییە وتیانەوە دوایی ئەوە ئەو ژووری عەمەلیاتە جیهازێک ئیتر بۆمبابێ مادەی خواردن بوو یا مادەی بریفێکی بوو طبی بوو هەر یەکە جیهازێکیان لەبەست بوو بە عەمدەن خستنیانە ناو ئەو هێزانەی داعش کە گەماروی برای هەواڵەکانیان دابوو لە کۆبانی. دوایی کە ئەوانی شتەکانیان تەوزیع کرد کە تایارە هات هەموو ئیشارەتی دا مەقەڕەکانی داعش دێوە ئەوانیان هەموو وێرە کرد.
ئەوە حقیقەتی ئەوە بوو بە حقیقەت ئەوە خاڵێکی وەرچەرخان بوو لە شەڕی کۆبانی کە ئەو زەخیرە و مەوادی توپی و مەوادی خواردن و هەموو شتێک کەوتە ناو ئەو چەند کیلۆمەترە مەرەبعی کە هەواڵەکان خۆیان شەڕیان پێیا کرد خاڵێکی وەرچەرخان بوو لا سەرکەوتنی کۆبانی ئەو حقیقەتێکی مێژوێ من نووسیویشمەوە بە کتێبیش بڵێم خاڵێکی ترکە ئەمەوێت بە کورتی بە دوو دەقە مەسەلەی ئەم زەنگی شەڕەی کە ئێستا لێ ئەدرێت لە کوردستانی باشوور آخر پیلانی دەوڵەتی تورک ئەوەیە تەمان شەڕی کرد لە ڕۆژاوە منتیقەیەکی تاگیر کرد چەند منتیقەی استراتیژی داگیر کردووە لە کوردستانی عێراق 50-60 کیلۆمەتر بە قوڵایی هاتوون 200 کیلۆمەتر بە درێژی داگیریان کردووە چەند لووتکە چاپ و شوێنی استراتیژی عسکەریان داگیر کردووە هەدەفی ئەوان ئەوەیە ظروفێک بخڵقێ ئەمە تەختیتی حکوومەتی هاکەپە و مەهەپەی ئێستای حکوومەتی تورکیایە کە چۆن نزیکی بیرەنەوتەکانی کەرکووک ببنەوە چۆن لە ڕێگەی تورکمانەکانی کەرکووک و تەتلیکی کەرکووک بکەن بۆ مستەقبەل ئەمە هەدەفی ئەوەیە نەمەسەلە فەکەکەیە نە شەڕیفەکە ڕاستە وەکو وتم خاڵی دووهەمیان ئەوەیە کوردی عێراق بە تایبەتی ئەو هێزانەی کە سنوورن لەگەڵ هێزی فەکەکە بیان کا بە شەڕ بۆ ئەوەی یەکەم پرۆسەی سیاسی باشووری کوردستان لە سەدا هەفتا دێتە خوارەوە ئەو مەکانەت و قیمەت و بایەخی نامێنێن ناو دەوڵەتیان ئاڵۆزیەک دروست دەبێ یعنی پرۆسەی سیاسی باشووری کوردستان بەرەو لە ناوچوون و یا وای لێ وەکو ئۆتۆنۆمیەکەی زمانی حکوومەتی سەدەم دووهەم ئەمە پیلانی ئەوانە بەڵام حەزەکەمە ئەوەیشان بەبێ ئەم ماوەیە خێرخوازان لە بینان کە شەڕ نەبێ مەسەلەکە بە ئاشتی چارەسەر بکرێ داوای تورکیا و حکوومەتی تورکیا دوور بکەوێتەوە بۆەوەی تورکیانێکە بە حجە و ئەمەش ئێستا خێرخوازان لە بینان هیوادارم ئەو شەڕە نەبێت چونکە ئەو شەڕە بوو هەم دۆزی کورد لە جیهانە ئەو وێنە جوانەی کە شەڕی کۆبانی دای بە هەموو دنیا بە نیسبەت کوردەوە کورد وەکو شتێکی تایبەتی هات ژنی کورد وەکو فریشتەیەکی ڕزگارکەری ئینسانیەت تەماشاکرا لە جیهان و لە ئەوروپا کە ئێمە لەوێ بووین و متابعەمانە کرد لە هەموو میدیاکانی ئەوروپا و لەسەر مستەوای خەڵکی جادەی ئەوروپی ئەیانەوێ ئەو دوێنەیە ئەو دیمەنە تێک بن بۆ پرۆسەی سیاسی کوردستانی عێراق تێک بدەن و دۆزی کورد بێتە خوارەوە ئەمەش ئاخر تیری حکوومەتی ئەردۆگانە کە بە قەزەی کوردەوە فەکەکە نییە وەکو منی سەر تەلەڤیزیۆنتم پەکەکە هەر لە قەندیل نییە ئەوە قەندیلیان هەیە پەکەکە لە دنیا هەیە پەکەکە لە چیای ئامانۆسە پەکەکە لە دەرسیم هەیە پەکەکە لە دیاربەکر هەیە پەکەکە لە ئەستەمبوڵ هەیە پەکەکە لە هەر چوار پاشەی کوردستان هەیە پەکەکە لە ئەوروپا هەیە لە ئەوروپا بۆ پەکەکە فستیڤالێکی 100,000 ئینسانی کۆ کردووە کە 10 کەس لە ئەوروپا کۆکەی تۆ شتێکی زۆر عەجایبە بەڵام 100,000 ئینسان ئەو وەختە هێرمەکۆر مستەشاری ئەڵمانی لە تەلەڤیزیۆنی گوتی کی من حکوومەتم ئەمە پێ ناکرێت کە پێکردێت ئەمە قسەی مستەشاری ئەو وەختی ئەڵمانی بوو ئەوە هەموو کەس بزانێت پەکەکە هەرەوە نێوە ئێستا هەفتانین و هەندێک لە خواکوڕک وا گارەیشیان کرد وا قەندیلیشیان کرد ئەم کوردستانە پڕە لە شاخ پڕە لە دۆڵ پڕە لە نەواڵ پڕە لە ئەشکەوت پەکەکە شەڕی پارتیزانیەکە هەر ئەتوانێت شەڕکە 30 ساڵ شەڕەکە هەندێک هەڵەسن لە فەیسبوک و لەم لەولا پەکەکە بۆ ناچێت لە وڵاتی خۆی شەڕەکە بابە لە وڵاتی خۆی شەڕەکە پەکەکە لە دەرسیم شەڕەکە لە بنگۆڵ شەڕەکە لە باتمان شەڕەکە لە ئەستەمبوڵ شەڕەکە ڕاست لەخوا ئەوان لەو شاخە ئەمە حەقیقەتێکە سپاسمانەکەم هیوادارم سەر بنێشە
بەڕێزان ببورن بۆردی پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بروسکێکی پیرۆزباییان ناردووە سوپاسیان نەکەین دەبووە ئەماژێ پێ بکەم بەڕێز عەقید عەبدوڵڵا لە نوێن ویلایەتی هێزەکانی هەفتاوە لێرن با بفەرمون وتەی خۆیانمان پێشکەشکەن. سڵاتان لەبێم کاتتان باش. سەڵاو لە کەس و کار و خانەوادەی ئەو هاوڕێ قارەمانانە جاچی پێشمەرکە بێدیان هەفاڵانی یەپەگە بن کە لە پێناوی قەزای پیرۆزەیە قەزای پاراستنی کۆبانێ کە وەکو برادران باسییان کرد بوو بە نمونە و سیمبۆڵی یەکێتی کوردایەتی و هەروەها بوو بە ئەو ڕێبازەش کە ئەمڕۆکە هەمومان شانازی پێواکەین بە تایبەتی وەکوی مامۆستا محەممەد باسی کرد ئێمەی کورد سەلمانمان کە ژنەکانمان لە چوارچەوەی ئاباوت پێچیان ناپێچینەوە و وەکو شتێکی وەکوەوەی کەوا هاتووە تەنها بابەتی شەرەف و ئەوانە بێت ژن لای ئەمە ژنە بەڕاستی هەر ژنیە شێرە ئەتوانێت سەرکردایەتی کۆمەڵگای بکات و ئەتوانێت لە ڕزگارکردنی نیشتیمانەکە شێ بەشداری بێت. ئێمە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان لە شەوی سی لە سەرسی و ببورن لە شەوی 29 لە سەرسی مانگی دەی ساڵی 2014 هێزەکانمان گەیشتنە کۆبانێ 150 پێشمەرگە بە چەکی قورسی هاوەن و دۆشکای جۆرا و جۆر و چەندین جۆری تر لە چەکی قورسەوە پێنج بەرەو بەدەستدا لە چوار ناوچەی استراتیجی کۆبانێ گردی مشتانۆر و ناوەندی چاند و هونەر و ئەگەر ناوەکانم وەکو پێویست لە خەیاڵە نەبێت چوارڕێیانی ئەمنی و شوێنێکی تر بە ناوی موشکیت پەنارەوە ئەم چوار شوێنە زۆر استراتیجی سییانیان بەدەستی داعشەوە بوون تەنها ڕێڕەوی موشکیت پەنار بەدەست پێشمەرگە بەشداریان تیا کرد. ئەگەر بگەڕێنەوە بۆ مەغزا نەتەوەیەکەی تەماشاکەی کاتێکە لە ساڵی لە مانگی 2014 داعش موسلی داگیر کرد پاشان کشا بەرەو ناوچەکانی تری ناوەڕاستی عێراق پارێزگای ئەنباری بە تەواوەتی داگیر کرد سەلاحەدینی بە تەواوەتی داگیر کرد بەشێکی زۆر لە ناوچەکانی خواروی کەرکووک و بە ڕۆژئاوای کەرکووکی داگیر کرد لە حەویجە و ئەوانە بەشێکی زۆر لە پارێزگای دیالەی داگیر کرد. ئەو کاتێ تەماشاکەی چەند جوان بوو کە شان بەشانی هێزی پێشمەرگی کوردستان هێزەکانی پارتی کرێکارانی کوردستانیش لە سەنگەرا لەگەڵ پێشمەرگەیە خەباتیانە کرد لە سەنگەرا لەگەڵ پێشمەرگەیە قوربانیانەدا. لەو کاتەیە تەماشاکەی کە هەولێر خەتەر ئەکەوێتە سەری هەولێر لە حاڵەتی گیان لە دەستدانایە هێزەکانی دژەتیرۆی یەکێتی نیشتیمانی کوردستان و گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان نایڵن هەولێر بکەوێ و هەروەکو چۆن پێشمەرگە و یەکپەگا نیان هێشت کۆبانێ بکەوێ بە هەمان شێوە بەشێک لە پێشمەرگە و هێزەکانی پارتی کرێکارانی کوردستانیش نیانێش هەولێر بکەوێ و هەولێریان لە مەترسیەکانی شەڕی داعش ڕزگار کرد. ئەمە ئەومان بۆ ئەسەرمێنێ کە کورد هەر کاتێک یەکگرتوو بووە سەرکەوتوو بووە هەر کاتێکیش پەرتەوازە بووە بەداخەوە ئیتر ئامانجەکانی خۆی لە دەستدا و نەیتوانیوە ئەوە بکات. ئێمە ئەگەر لە هەموو نووسینەوەی مێژووە یان لە هەموو وتارێکە یان لە هەر شوێنێکە کە باسی قەزەی کورد و هۆکارەکانی سەرنەکەوتی قەزەی کوردیە کرێ ڕەنگە لە 1970 بۆ 90 شتەکان بینەوە پاڵ دوژمن هێزی دوژمن بێهێزی ئێمە قووەتی دوژمن نازانم ناوچەکانی ئەوەی دوژمن لە ڕووی مادیەوە لە ڕووی هێزی مرۆییەوە لە ڕووی چەک و چۆڵەوانە بەڵام بڕاتان بێ من پێشمەرگەم و لە ناو پێشمەرگەیان و لە ڕووی سیاسی شەواتان ڕادێک ئاگادارم ڕەنگە لە 1985 ئەو هەڵانە هەڵی خۆمان بێت
يعني بەڕاستی ئێمە ئەگەر خۆمان هەبین ئەتوانین مەساوی ڕێگاکە بگۆڕین ئەتوانین ڕێڕەوەکە بگۆڕین نەک ئێمە قەزەکەمان ئێستا دیار نییە بەداخەوە قەزەکەمان ئێستا دیار نییە کێ دژمنی سەرەکی کوردە کێ ئەزانێ کێ باسی ئەکا باشە کێ هێزی بەرامبەر بەکاردێنێ کێ ئیتر ئەم هێزە هێزی سەربازی بێ هێزی میدیایی بێ هێزی نازان هەرچیەک بێتەوە وانە بەداخەوە تەماشاکە ئەمڕۆکە زۆربەی زۆری قووەتی خۆمان لەسەر خۆمانە چاوەکانی خۆمان لەسەر خۆمانە نازانم خەریکردنەوەیەک دروستە بێ قەزیە ئەساسیەکەی کوردایەتی لەبیرەچێتەوە وابزانین بەداخەوە بەرژەوەندی حیزبایەتی ئیتر بەرژەوەندیەکە لەسەری بەرژەوەندی نەتەوە و نیشتیمان و هەموو شتێکەوەیە تەنها دووامان لێ هاتووە ئێمە خەڵکانێکی تر زۆر بە ئاسانی چاوبەستەکیمان لێکەن تۆ تەماشاکە قەزەیەک دێتە پێشەوەکو قەزەی سوکایەتیکردن بە دینی ئیسلام و پێغەمبەری ئیسلام و ئەوانە لەلایەن فەڕەنساوە تەماشاکی قەزەیەکەکەوە سوور بە سوور ئەزانین دەوڵەتی داگیرکەرت تورک ئەیجوڵێنێ ئەردۆغان ئەی هەژێنێ ئیخوانەکان پاڵپشتی ئەکەن و ئیعلامیەن کەچی تەماشاکەی زۆربەی زۆری کورد بە خەڵکی عیلمانەکانیشەوە بە حیزب عیلمانەکانیشەوە بە تەماش هەندێک خەڵک پەرلەمانتاری زۆر بەناو ڕۆشنبیر و پێشکەوتن خواست هاتۆتە سەر خەک یاداشتی ناڕەزای ئەمە نەهامەتێ بۆ کورد ئەمە نەهامەتێ بۆ نەتەوەکەمان ئێمە قەزەکەی خۆمان لەبیر چۆتەوە ئێمە بە چەقەنەی خەڵکی تر هەڵاپارین بەداخەوە من ناتم بۆی ئەو بشمەنا ئەو بردەکاریانەوە من تەنها پەیامی فەرماندەیەزەکانی هەفتە و مەڵبەندی ڕێخستی پێشمەرگە کە پیرۆزباییکردنە لەم ڕۆژە هیوادارم کە ئەمە سەرەتایەک بێ و مێژوویەکی جوان بێ عەبدوڵڵا پەشێوەڵێ هەبوو کە هەر کاتێکە مێژووی کورد دەخوێنمەوە چاومەگرم بەڵام ئێمە هەندێک مێژوشمان هەیەکەوە ئەبێ چاومان بەزەخی بکەینەوە چونکە شانازی پێواکەین یەکێ لەوانە کۆبانێ و قەزەی کۆبانەیە هیوادارم بتوانین بە هاوکۆیی بە هاوبەشی هەموو قەزەکانمان بەرینە پێشەوە وتم سەرەتا وتم ئەوەی کەوا ئەمان خاتە پێشەوە سەرمانە خاتەنها یەکێتی و یەکبوونە ئەوەی کەوا دوامانە خاو قەزەکەمان ئەبێتە پاشکۆ و دەوردا وەکو مامۆساشوتی بەرەو لە بیرچوونەوە بە ئەو پەرتەوازێک هەیە کەوا ئێستا هەیە هیوادارم نەمێنێت و ڕۆشنبیران ڕاگەاندنکاران فشاری زیاتر بکەن لەسەر ئەو لایەنانی کەوا دەستی دوژمنە هێنن ناوەوە هۆکارن بۆ ئەوەی کەوا قەزەکارمان لە قەزەیەکی نەتەوەی و نیشتیمانیەوە بێتە قەزەیەکی ناوچەی و وەکو مامۆستا باسی کرد بەرەو ئاراستەی بچوو بوونەوە تا ئاستی حکمی زاتی و ئەم جۆرە شتانە سپاس بۆ جۆگرتنتان دەستیان برادرانەش خۆش بێکەوە ئەم دیبێتیان ڕێخستەوە زۆر سپاسانەکەم بۆ پشێکی بەڕێز مامۆستا محەممەد لەسەر ناوی تەفگەری ئازادی لە باشووری کوردستان با بفەرمووین. بەڕێزان لەسەر ناوی تەواوی هەواڵانی تەفگەری ئازادی کۆمەلگای کوردستان شۆڕشی کۆبانی و ڕۆژئاوای کوردستان و ئەو سەرکەوتنە بێوێنەیە و لە تەواوی گەلەکەمان بەر لە هەر کەسێک لە شەهیدان و خانەوادەی شەهیدان و لەوانەی کە ئێستاش لە تێکۆشان و بەرخوداندان پیرۆز دەکەین. زۆر قسەکرا لەسەر شێوازی شۆڕش لە ڕۆژئاوای کوردستان نامەوێتەوە سەر ئەوانە، بەڵام ئەمەوێ بڵێم شۆڕشی ڕۆژئاوای کوردستان تەنها شۆڕشی گەلێک نەبوو، وەکو ڕابردوو هەندێک ئیشارەی پێ دەدرێت دژی ئیستیعمار دژی داگیرکاری بەو شێوازەی کە هەبوو، بەڵکو تیرێک بوو دای لە دڵی سیستەمی مۆدێرنیتەی سەرمایەداری، چونکە دوا پرۆژەی ئەوان داعەش بوو، وەکو هەندێکی ئیشارەی پێدا داعەش پرۆژەی ئەوان بوو. شکاندنی داعەش ئەو تیرە بوو کە دای لە دڵی ئەوان، بۆمبێک بوو بە عەقڵی داگیرکاری لەسەر هەموو بەشێکی کوردستان تەقیەوە. مەشغەڵی شۆڕشێک بوو کڵپەیسەن وەک شۆڕشێکی دیموکراتی بوو بە ناوەندی هەموو شۆڕشی ئازادی و دیموکراتی گەلان. بێهۆ نەبوو خەڵکە شۆڕژگێڕەکان وەکو ئەنتەرناسیۆنال ڕوویان لە ڕۆژئاوای کوردستان کرد.
من لە کۆنفرانسێکی نێودەوڵەتیدا کە زیاتر لە 25 نوێنەری وڵاتان و شوێنی جیاجاونەتەوەی جیاجیا هەبوو هەموو چاویان بڕی بوو لە ڕۆژاوای کوردستان کە نیشانی ئەدا شۆڕشتی ڕۆژاوای کوردستان وەرچەرخانە دەستپێکی قۆناغێکی نوێیە داگیرسانی مەشقەڵی شۆڕشێکە بۆ کۆمەلگای مرۆڤایەتی ناتەنها بۆ گەلی کورد شۆڕشتی ڕۆژاوای کوردستان موعجیزە نییە ئەگەرچی هەندێکت بە موعجیزەی تێدەگەن بەڵام موعجیزە نییە سەرکەوتنی هەنگاوی شۆڕشێکی نەخشە بۆ کێشراوە کە ئەندازیارەکەی ڕێبەرۆجانان لە شۆڕشی ڕۆژاوای کوردستاندا هەموو پیلانی سیستەمی مۆدیرنەتەی سەرمایەداری تێک دەشێت شەڕی نێوان نەتەوەکان شەڕی نێوان مەسەبەکان شەڕی باوەڕیەکان لەوێدا تێک دەشێت شۆڕشی ئاشتی و پێکەوەژیان لەوێدا سەر دەکەوێت من گەلێ جار ئەمەم گێڕاوەتەوە جارێکی تریش لێرە بە پێویستی دەبێنم بگێڕمەوە ئەگەر هەڵە نەبووم کۆتایی ساڵی 1996 بوو هەواڵێکی ژن لە ڕۆژاوای کوردستانەوە هاتەوە دیاربولای ڕێبەرۆجانان باسی ئەوەی دەکرد کە ئەو باسی کرد بوو وتبووی ئیستیعمار بۆ مەفهومەی کە هەمومان دەزانین کە لەسەر گەلانی بندەست و بەتایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستکاری گەریان هەبووە هێرشی ئیستیعمار بەڕێوەیە بۆ سەر ئەم ناوچەیە دەبێ گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکگرتوو بن بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو پیلانە ببنەوە و دەبێت لە نێویشیدا گەلی کورد پێشەنگایەتی بکات بۆیە لە شۆڕشی ڕۆژاوای کوردستاندا ئەمەمان بینی ئەمەیە کە ئەڵێم ئەمە موعجیزە نییە ئەمە شۆڕشێکە نەخشەکەی لەبەرچاوە شۆڕش لە شەنگالیش هەر سەرکەوت هەر موعجیزە ئاسا سەرکەوت ئەگەر ببینن لە ڕۆژاوای کوردستاندا ڕاستچڵەچینێک بوو بۆ جباکی ئێزیدی ئێستا ئەوان بە گەورەترین هێزی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە دەوڵەتی تووشە ئەڵێن نا ئەگەر پارتی دیموکراتی کوردستان لە هەرێمی کوردستاندا خۆی بە هێزی یەکەم دەبینێت دەڵێن نا بەو پیلانەی کە لە نێوان بارزانی و کاظمیدا هەیە دەڵێن نا بەڵام لە ئەساسدا چەند فەرمان لەسەر جباکی ئێزیدی بەڕێوە براوە پشتی ئەوە کەوتون کۆیلە بووی بەڵام ئێستا ئیرادەیەکی بەهێزیان هەیە کە دەتوانن خۆیان بەڕێوە و لە مەخموری بە هەمان شێو یعنی سیمای جوانی شۆڕش گەلێک وێنەی جوانی نیشاندا جارێکی تر بە گەلی کوردی وت ئیتر تراژیدیا بەشی ئێمە نییە ئیتر داستانی قارەمانەتی بەشی ئێمە لەبەرەوە جارێکی تر گەلی کوردی هێنایەوە ناو مێژوو بە سەرکەوتنەکانی وێنەی جوانی ئەو شۆڕشە ئەوە بوو کە لەو قۆناغەدا پێشمەرگە و شەربان و گریلا کەوتنە بەرێ بەرامبەر بە داگیرکاری ئەمە وێنەیەکی زۆر جوان بوو سەرکەوتنی هەری جوانی ئەو شۆڕشە ئەوە بوو کە لە دوا قۆناغەکاندا من وای دەبینم ئەو سەرکەوتنە هی گەلە سنوورەکان تەلبەندەکانی باکوور بۆ ڕۆژئاوایان تێکشکان لەو ئان و ساتەدا دوو گروپی تێکۆشەر خۆیان کرد بە ناو کۆبانیدا و بوون بە پشت و پەنای سەرکەوتن بەڵام بەداخەوە لە شوێنێکدا ئەنووسرێتەوە لە پاڵ ئەوەشدا هێڵی خیانەت پێش دەخرێت ئەوەی داگیرکەرانی کوردستان نەیانتوانی ڕێگە لەم شۆڕشە بگرن وەکو هێز و تەکنۆلۆژیای شەڕی خۆیان دەیانەوێت بە کورد خۆی بکەن چونکە لە ڕۆژاوای کوردستاندا هاوکێشەی سیاسی و سەربازی گۆڕی بەڕێزێک باسی کرد ئەگەر لە سەرەتاوە پیلانی CIA و هێزە نێودەوڵەتیەکان بوو ئەی لە دوجاردا بۆچی ئەوان هاتن پشت و بەناو بە پڕۆکەشت بەردەنە خوارەوە هاوسەنجی گۆڕی دەرکەوت ئەم هێزە بەم هێزە دروستکراوەی ئەوان ناڕوخێت ناکەوێت بەڵکو موعجیزەی گەورەتر یان ئەنجامی گەورەتری دەبێت بۆیە سەرکەوتنەکانی ڕۆژاوای کوردستان چەندی باسی بکەیت هێشتا کەمە ڕەنگە لە دانیشتێکی وادا حەقی خۆی نەدەین بەس ماوە بڵێن ئەی چۆن ئەمە درێژە پێ بدەین ئیدامە بۆەوە چۆن بدەین
بەوە دەکرێت کە ئێستا بە پیلانی داگیرکەرانی کوردستان لە باشووری کوردستاندا ئەو هێزەی وەکو ئەو کانگڕەگە دێرینەکان کە وێنەیەکی جوانیان نیشاندا من دەستخۆشیان لێ دەکەم هیوادارم ئێستا جارێکی تر ئەو بەرپرسیارەتە زیندوو بکەینەوە ئەو بەرپرسیارەتە پێش بخەین ئێستا تۆ بچی ئەو هێزە بدەیتەوە بکەیتەوە لە دەوری ئەو هێزەی کە هاتۆ بە پشتیوانیت ئەمایان چی ناو بنێ چۆن بێ ئەمە جارێکی تر باس بکەینەوە لە شوێنێکدا نەخشەی شۆڕش هەنگاوی سەرکەوتن ئەنووسێتەوە لە شوێنێکیشدا بین ببینەوە بە بەشێک لە پیلانی داگیرکەرانی کوردستان ئەو هێزەی کە بربەستە لە ڕۆژئاوای کوردستان ناهێڵە سەرکەوتنەکان وەکو هەنگاوەکانی خۆی سروشتی بچێتە پێش جارێکی تر ئەمانە هێناون بەکاردێننەوە ئەو هێزە نامۆیی کە ناوی دەنن داعش مرتەزەقە هێزی تیرۆریستی جارێکی تر ئەو هێزانەیان هێناوە لە ناوچەکە بڵاویان کردووە ئەمە فەزاحەتە ئەمە فەزاحەتە تۆ بێی پیرۆزیەکانی نیشتیمانی خۆت بسڕیتەوە بێی پێشمەرگە پێشوازی لە ژاندرمەی دەوڵەتی تورک بکا و لەسەر سفرەیەک سەرۆخوانیان بۆ بڕازێنیتەوە لە شوێنێکدا پێشمەرگە وەکو باز دەکات دەشێت لە کۆبانی شەڕ دەکات لە شوێنێکدا لە خوار کەرکووک جەبهەی هاوبەشیان هەیە لە شوێنێکیشدا سفرەوخوان بۆ داگیرکەرانی کوردستان ڕات سەرەڕای هەمووشی دەوڵەتی تورکیا لەوە سەرکەوتوو نەبێ ئێستا بێت ئەم شەڕە بە کورد خۆی بکات بۆیە گرنگە گەلی کورد هەمووی هێز و فشار دروستکەینە سەرەوە ئەو شەڕە نەبێت ئێمە وتمان ئەمە تیرێک بوو لە دڵی داگیرکەرانی کوردستان درا بەڵام ئەوەش ئەیانەوێت تیرێکە لە دڵی گەلی کوردی بدەن بۆیە گرنگە بۆ ئێمە ڕێگیری بکەین لەو شەڕە نەهێڵین ئەو شەڕە بێت خۆ لە ڕاستیدا ئەم شەڕە شەڕێکی ناڕەوا و ناعادیلە ناشکرێ بڵێن شەڕی براکوژی چکم هێزێک ئەرکی پاراستنی نیشتیمانی لە ئەتۆ بگیرتەوە هێزێکیش لەگەڵ داگیرکەرانی کوردستان دەستی تێکەڵ کرد بێ ناکرێ ئەم دوو هێزە بڵێن براکوژی نابنە برا کاتێک دەبنە برا ئەبێ بگەرێتەوە ناو پیرۆزیەکانی نیشتیمان ئەبێ بگەرێتەوە ناو هاوکێشە سیاسیەکانی کوردستان چونکە چارەسەری دۆزی کورد لە ناوخۆی کوردستاندا ئەبێ پارتی دیموکراتی کوردستان بێت لە ناوخۆی کوردستاندا لەگەڵ حیزبولایەنەکانی تەواوی بەشەکانی کوردستاندا بۆ چارەسەری بگەڕێت نەک لە ئەنقەرە و لە شوێنەکانی ئەو کاتە ئێمە ئەڵێن ئەگەر هەڵەیەکە بێت چارەسەری هەیە و پێی بڵێن ناکۆکی نێوان دوو برا بەڵام ئەوە ئێستا هێزێکی داگیرکار لە نێوان هێزێکی بەرگەریکار هێزێکی تێکۆشەر بۆیە من ئەو شەڕە نەبێت بەداخەوە من خبری وا بڵاو بۆتەوە کە ئامادەکاری شەڕەکە هەنگاو دەچێتە پێش و بڕیارێکە و دراوە و ڕەنگە ئەو هێزانە بە شێوازێک خۆیان ڕادەستی داگیرکەرانی کوردستان کرد بێ نەتوانن لەو ئەمرەی کە بۆیان دەرکراوە پاشگەزنەوە بەڵام هێشتاش کە نەبووە گرنگە هێز و لایەنە کوردیەکان بە تایبەتی هێزی پێشمەرگە پەیام بدا بڵێ ئەو شەڕە ناکەین ئەگەر ئەوان پەیام بدەن بڵێن ئەو شەڕە ناکەین ئەوانە بەکێ دەکەن ئەو هێزی پێشمەرگەیی کە وەکو هەر کەسێکی تر موچەی دڕاوە لە نێوان سەرانی خێڵ و سەرانی حیزبەوە جارێکی تر لە یادی شۆڕشی ڕۆژاوادا هیوای سەرکەوتن بۆ گشتی باشووری کوردستان دەخوازم بۆ بەشەکانی تری کوردستان هیوای ئازادی بۆ ئەوانەی کە ئێستا لە زیندانن تەمەنا دەکەین برادرانی پارتی دیموکراتی کوردستان لەو هەنگاویان پاشگەز ببنەوە کە ئێستا دۆخێکی ناخۆش چاوەڕوان نەکراو بۆ گەلی کورد هەیە بچووکترین هەڵە گەورەترین زیانمان پێگەین چونکە قۆناغەکە قۆناغێکی زۆر هەستیارە هەموو ئەو هێزانەی هاتوونەتە ناوچە شەڕ پێش دەکەن بەڵام بەداخەوە ئێمە نەتوانین هێزی خۆمان بۆ ڕوبەڕووی شەڕ یا بۆ بەرگریکردن ئامادە بکەین لە ناوێکدا بکەوینە شەڕی یەکتر و پشتگیری داگیرکەرانی کوردستان بکەین ئەمە تاوانێکی گەورەیە لەم قۆناغەدا بکرێت جارێکی تیژمان دەڵات دەکەم لە بەڕێز بەرزانی ئەو دۆخە لە بەرچاو بگرێ گەلی کورد لە بەرچاو بگرێ جاری تر دایکان خوشکان و خەڵکی گەلی کوردستان دەرکراونە ڕۆڵەکانمان نەکەینە قوربانی شەڕێکە تەنها داگیرکەرانی کوردستان سوودمەندن لێ بەڵکو بگەڕێنەوە بۆ چارەسەری لە چوارچێوەی دەکرێت کۆنفرانسێکی گشتی خەڵکی سیاسی خەڵکی کەسایەتی ئەوانەی کە لە هەر شوێنە لە خەمی ئەم میلەتەدان نەتەنها حیزب بەڵکو لەوێدا لە چارەسەری بگەڕێن و هیوای سەرکەوتن بۆ ئێوە دەخوازم و دەستان خۆش
بەڕێزان نووسەری دیار و لێکۆڵەری بواری فەلسەفە بە مۆستەفا ڕەفیق لێرەیە وتەیەکی تایبەتیە بە پێشکەشی بکات فەرمووی. سڵاوتان لێبێت ئەم یادەتان لێ پیرۆز بێ من کاتان ناگرم لە ڕاستیا یادەوەرێکی خۆمتان بۆژێمەوە ئەمە چەند دۆستێ بووچین بۆ کۆبانێ من کۆمەڵە شاری جیهانم بینیوە بەڵام دڵم بۆ هیچ شارێک لێ نادات زانی جگە لە کۆبانێ ئەمێ جارێکە بڕۆم بۆ کۆبانێ بەڵام بەڕاستی نە ڕووباری تایە زانی نە کۆشکی تۆرێ تایە بەڵام شتێ لە کۆبانەیە لە زۆر شاری دنیا لە جیهانە ئەویش ئیرادەی ژیانە زانن یعنی ئەوەی کە لە کوبانێ هەیە زۆر شار هەیە لە جیهانانێتی ئیش ئەو ئیرادەیە ژیان دۆستیەیە کە لەوێ هەیە من لەگەڵ ئەم هاوڕێ ئازیزەمان ڕۆشتین بۆیە بینیمانە یەک گەڕێک ماوە لەوێ بە کاولکاری و دەستیان بۆ نەبردەوە باقیەکەی لە دوای 3 ساڵەوە ئەو شاریان ئاوەدان کردوێتەوە کێ وا کاتەزن ئەو خەڵقە جوانەی کە شەڕی درندەترین هێزی کردووە لە جیهان ئەویش خەڵقی شەڕوانان و خەڵقی کۆبانەیە لەبەرەوە یەکێکە لەو شارانەی کە بە بەردەوامی لە زاکیری منایە و لە دوجارە ئەم دۆستانە هەموو ڕاندێکی کۆبانیان باس کرد کە پەیوەند بە نەتەوە و بە نەتەوەی کردەوە بەس ڕاندێکی ئینسانی گەورە لە کۆبانی هەیە کەوا کە هەموو کەسێک لە جیهانە شانەزی بکە بە کۆبانیەوە کۆبانێ ڕەمزی بەرەنگاربوونەوەی درڕندەترین بەشە هێزی ئیرهابیە کە ئیسلامی سیاسیە کە فاشیزمی ئیسلامیە بەشە لەبەرەوە ئەم ڕەهەندە نابێ لە یادکەین ئەم ڕەهەندە گرنگترین ڕەهەندێتی کە ئەو شارە ئەو شەرەفەی پێبراوە 6 ساڵ پێش ئێستا ئەم ڕووداوە مانای نی ئێمە پەیامە گەورەکانی کۆبانێ لە یاد بکەین ئێستا ئەم زەوبەعەی دروستیان کردووە لەگەڵ فەڕەنسا خۆی نیشانەی لە یادکردنی خەباتی خەڵقی کۆبانەیە لە ڕاستیە ئێمە بانک کراین وەکو کورد بۆ ئەوەی باشە کە شەڕی ئەم هێزە فاشیەمان کرد و جیهانیش پیرۆزبایی لێکردین لەسەریەوە ئێمە بینە ناو مێژووەوە ئێستا ئەم هێزانە زەوبەعەیەکی هەمزووە ئێمە بنەوە بۆ شوێنێکە ئێمە لەوێ نین ئەمە شەرمە کۆبانەیت باشە قوربانی گەورە دراوە ئێمە چوینە ناو کۆبانەیە یەکەم شت کاچیت گۆڕستانێکە شتێکە بۆ هەرگیز تا ئەمرم لە یادی ناگەم ئەو ڕێزەیە کە ئەو خەڵقە لە مردووەکانی و قوربانی و شەیدەکانی خۆی گرتووە هاوڕێیان ئێوە تەسەور ناکەن ئەو سەرقەبرانە چەند جوانە لە هەموو ژیانمە یەک جار ئاواتی مەرگم خواستووە ئەویش لە کۆبانێ بوو وتم حەزمەکە ئالێرە بن لە یەکێ لەم گۆڕانەیە ئەزانم بۆ لەبەرەی جوانترین مەرگەوەیە لە یەکێ لەگەڵ ئەو شەڕبانانە لەو سەرقەبرانە بی و خەڵقێکی جوامێریش بە دوای تۆ لە ژیانە بێ ڕێز لە مەرگی تۆ بگرێت ئێوە سەرقەبرانەکانی ئێمەتان دیوە ئاگاتان لەو بێڕێزی ئێمە بە مردوەکانی خۆمانەکەین لەوێ کۆمەڵە خەڵقێکی ترەژین کە زۆر جیاوازن لە ئێمە من تا ئێستا ئەمەم بۆ حەل نەبووە لێتان ناشارمەوە باشە ژیان دۆست خاوەن ئیرادە باشە ئەنجا نەبەزی و آخر تا آخر قەترە شەڕیان کردەوە من سەری ڕێز و نەوازش بۆ هەموو شەڕبانان و هەموو ئەو شەهیدانە دانوێنم و بۆ هەموو ئەو خانمە ئازا و دلێرانەی ڕۆژاوا داستانی گەورەتان تۆمار کرد بەڵام با ئێمە لێرە داستانەکانی ئەوان هەڵنەوە شێنینەوە با ئەو داستانانە بیکەین بیجێڕینەوە بۆ مناڵەکانمان داستانی گەورەن زۆریش گەورەن بەتکا مەی شێوێنن بەو شێوازەی کە ئێستاوە خەریکن من سوپاستان دەکەم سوپاسی بۆم دۆستان بەڕێز هەڤاڵ عادل لەسەر ناوی بەرەی دیموکراسی گەل فەرموون